ئێمە ئەمڕۆکە بە سوپاسەوە بە خێراتنی جەنابی وەزیری داخلی و وەفدی مرافقی دەکەین کە تەشریفیان کردووە بۆ شاری کەرکووک و من دەمەوێت بە زمانی کوردی چەند خاڵێکی گرنگ بۆ تێکڕای دانیشتوانی خۆراگری کەرکووک ڕوونکەمەوە کە لە کۆبوونەوەکەی ئێسەدا اتفاقی لەسەر کراوە. جەنابی وەزیری داخلی داوا لە هەموو ئەو خەڵکانە دەکات کە ماڵەکانی خۆیان جێشتون و تەنانەت دەڵێت دەستیان ماچ دەکەم بگەڕێنەوە نێو شاری کەرکووک و هەروەها لە هەمان کات ئاماژەی بەوەدا ئەو ترس و دڵە ڕاوکەی کە بڵاو بۆتەوە کە گوایە تەفتیش و مداهەمە دەکرێت، هیچ تەفتیش و مداهەمەیەک ناکرێت لە نێو ماڵەکانی کەرکووکە ئەو پروپاگەندانی بڵاو دەکرێتەوە. خاڵێکی دیکە کە جەنابی وەزیر تاکیدی لەکردەوە دیارە باس لەوە دەکرێت کە سزای هەندێک کەس بدرێت کە بیر و ڕای جیاوازی سیاسیانەیە. جەنابی وەزیری داخلی تاکیدی کردو بە پێی یاسا و بە پێی قوانینی عێراقی هەر کەسێک بیر و ڕای جیاوازی هەبێ لەلایەن ئێمەوە سزا نادرێ و هیچ ئیجرئاتێکی لەگەڵا ناکرێت. ئەوەی کەوا ئیجرئاتی لە بەرامبەر بکرێت تەنها تەنزیمی داعشە، جگەلت لە ڕێکخراوی تیرۆریستی داعش هیچ کەسێکی دیکە یان هیچ لایەنێک ئیجرئاتی یاسایی بەرامبەر ناکرێت لایەن وزارەتی ناوخۆوە. بۆیە لێرەوە داوا دەکەین لە هەموو ئەو خوشک و برایانەمان کە شارەکەیان بەجێهێشتون بگەڕێنەوە نێو شاری خۆیان و جەنابی وەزیر دڵنیایی تەواوی داوەتەوە کە مەلەفی ئەمنی شاری کەرکووک لە ئێستاداوە بەدەستی پۆلیسی کەرکووک و قیادەی شورتەی کەرکووکە کە جەنابی بەڕێز عەمید خەتاب بەسوولی ئەو شورتەیە. ئێمە لێرانەوە تاکید دەکەینەوە. هەروەها سەبارەت بە لیستی برایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک جەنابی وەزیری داخلی ئێستا ڕوونکردنەوەی تەواویدا کە هیچ ئەسڵ و ئەساسی نییە گوایە ئەندامانی لیستی برایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئیجرئاتیان بەرامبەر دەکرێت یان ئیلقای قەبزیان بۆ دەرچووە. ئەوە دوورە لە ڕاستیەوەیەکە کە لە پروپاگەندەکانی دیکە بەداخۆکە لەم شارەدا دەکرێت. ئەمە هەموو حەقیقەکانی بوو کە باس کراوە و جەنابی وەزیر لە کەرکووک دەمێنێتەوە و ئیشرافی ئەو دۆخە دەکات